ئەمساڵ زیاتر لە 6 جۆری میوەی خۆماڵی یەکەمی بێڕکابەری بازاڕەکانی باشووری کوردستانن. جوتیاران هەز دەکەن ماندووبوونەکانیان بە فیڕۆ نەچوە و توانیویانە بەشێکی پێداویستیەکانی بازاڕی میوە دابین بکەن. خۆخیان هەیە، سێویان هەیە، ئەو قەیسیان هەبوو، ئەوشان زۆر بوو، تریانە هەیە، بەیەک بە پەلاعی بدرێ هەر لە بۆ ڕزێرە هەتاگاتە ئەوەی ڕست و گرکان باوروتە بێ ڕسقیمە بەشی 1 ساڵی هەولێرێکە 7 ساڵ هیچ چلو نەکرایە بەخوای هیچ بایەقی وە منەدا نەزراعە نە هیچ کەسێک نهاتیە بڵێ ئەرێ باکسەنگ و ئەوتوان هەندە دۆلمە ئازەت هەیە باکسەت چەقاندیە یعنی دەرمانت چ پێویستە یان چت پێویستە پەلاعلۆت بکەین. ئەوساڵ بەروبوومە میوەیەکان زۆرن بەری دارەکان باشن بە تایبەت سێو، خۆخ، جێلاس و چەند بەرهەمێکی دیکەش. گەر حکوومەت پشتیوانی کەرتی کشتتوکاڵ و جووتیاران بێت بەرهەمەکانی ئەو ناوچەیە بەشی هەموو هەولێر دەکەن، بەڵام ئەمساڵ هەرچی هاوکاریە نەگەیەندراوەتە جووتیاران. خەڵکی دی لە هەولێرە ڕادێ ڕسکی لەم نەکرێت تێگەی ئەڕێ ڕسکین گۆ بە تامە. زۆری بەرهەمی خۆماڵی لەو کاتەی ساڵدا شوێنی بە بەرهەمی بیانی لە بازار چۆڵ کرد، بەڵام شوێنێک نییە بۆ وەرزەکانی دیکەی ساڵ ئەو بەرهەمە خۆماڵیانەی تێدا بپاراسترێن. ئەمساڵ وەزارەتی کشتتوکاڵ هاوردەکردنی میوە بیانیەکانی قەدەغە نەکردووە و ڕۆژانە بەدەیان تۆن میوە دەهێنرێتە بازاڕەکانی هەرێمی کوردستان، بەڵام ئەو میوانە ڕکابەری میوە خۆماڵیەکانیان پێ ناکرێت. ئەوەی کە دەرەشی دێتم لە سەرخانە ڕژگیری بە هەفتە 2 هەفتە ئەو جاگاتێرە ئی خۆماڵی یەکسەر دێ و دێتە بەردەستی بەکاربەری بەکاری دێت لەبەرەوەی کە خەڵک خواستی بەکارهێنانی بەرهەمەکانی خۆماڵی زیاتر لەسەر بەرهەمەکانی دیکە. سارخانەکمان نەبیتن لێرە لە قەزای چۆمان کەدا مەزرێ زۆر باشە کە خەڵکە جوتیاری ئێرە استفادە لێ بکات. وەزارەتی کشتتوکاڵ بۆ پشتیوانی لە جوتیاران بڕی 350 دینار بۆ هەر کیلۆیەک باجی گومرجی خستۆتە سەر ئەو میوانەی هاوردە دەکرێن بە باجی گومرجی و کرێی گواستنەوە تا ڕادەیەک هاوسەنجی لە نێوان نرخی میوەی خۆماڵی و میوە هاوردەکراوەکاندا دەکرێت. بەختیار قادر ڕوودا و دەڤەری باڵەکایەتی.